کە هەمویان بە پەرۆشیەوە چاوەڕێی ئەم ساتەوەختاکەن کە بزانن چارەنووسی قوتی مناڵەکانیان و موچەکانیان چی لێ دێ. ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتیمان و هەستکردنمان بەو بەرپرسیارەتی کە هەمانە دەربارەی قوتی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئێمە دوو بەرپرسیارەتیمان هەیە. بەرپرسیارەتیەکمان ئەوەیە وەکو ئەندامانی هەموو پەرلەمانی عێراق ئێمە بەرپرسیارین لەم بابەتەوە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی خۆمان حسابەکەین. هۆکاری دووهەمیش ئەوەیە کە ئەو بڕیارەی کە بوو بە ئەساسی چارەسەرکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان فراکسیۆنەکەی ئێمە و ئەندامانی ئێمە و پارێزەرەکەی ئێمە جوڵاندی لە محکەمەی ئیتیحادی کە سوپاس بخوا لە سەردەمی دەرچوونی ئەو بڕیارە تانەوتەشەری زۆرمان ڕوو تێکرا لەلایەن حکوومەتەوە بە تایبەتی و حیزبی دەسەڵاتەوە، بەڵام لە دوایە دەرکەوت کە ئەمە کێشەی ئەوانیشی چارەسەر کردەوە بۆتە هۆکاری بنەمایەکی یاسایی گرنگ بۆ چارەسەری هەموو کێشەی موچە. ئەمڕۆژ بۆمان تاکید بوویەوە جارێکی تر کە چۆن بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی چەقی چارەسەری ئەم بابەتەیە بە شێوەیەکی تر. ئەمڕۆ ئێمە بەو هەردوو بەرپرسیارەتی کە هەمانە کەوتم ئێمە لە پشت ئەو بڕیارەوە بووین، ئەبێ لە هەموو کە زیاتر حریز بین کە بڕیارەکە بگاتە ئامانجەکانی خۆی و هەموو کێشەکە بە تەواوەتی لەسەر ئەو بنەمایە چارەسەر ببێ. ئێمە ئەمڕۆ دیدارێکمان هەبوو زیاتر لە سەعاتێک و 10 دقە تقریباً لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێز محەممەد شیع سوودانی. سوپاس یەکەین کە کاتێکی باش و تێروتەسەلی بەخشی بە ئێمە بۆ گوێگرتن و وە گوێبیستنیش و ئەو پەیامەی کە ئێمە پێمان بوو سەرەتا سڵاو و ڕێز و پەیامێکی نووسرا و نامەیەکی تایبەتی بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان پێبوو، تەسلیمی بەڕێزیانمان کرد کە سەرجەمی نامەکە لە ئەوڵی بۆ ئاخری باسی موچەی خەڵکی کوردستان بوو و ئێمە لەو مناسبەیەش جارێکی تر ئەوەمان وەبیر هێنایەوە کە وتمان کە بووی بە سەرۆکوەزیران و جەنابی ئەمیندار هاتێ ئێرە و پیرۆزباییمان لێ کردی، ئێمەی فراکسیۆنیش لەگەڵی بووین. لەو کاتەش پێمان وتی ئێمە قەت لە دەرگای ئێوە نادێن بۆ مەسلحەتی شخصی یاخود حیزبی یا بۆ بابەتی سوود وەرگرتن. ئەوەی ئێمە ئەهێنێ بۆ دەرگای ئێوە تەنها بەرژەوەندیەکانی خەڵکە و ئەو خەڵکەی لە هەرێمی کوردستان کە ئێستا برسی ئەکرێ و نانی ئەبڕێ بەرپرسیارەتێکی هاوبەشە لە نێوان هەردوو حکوومەت و بەڕێستان وەکو سەرۆکوەزیرانی عێراق بەرپرسیارەتیتان هەیە لە برسینەکردنی ئەو خەڵکە و ڕێزگرتن لە بڕیاری محکەمە و ڕێزگرتن لە قانونی بوجە و ئەو شتانە. بۆیە ئێمە تاکیدمان لەسەرەوە کردەوە کە برسیکردنی خەڵک قەرارێکی مەترسیدارە لە ڕووی ئەخلاقی و شەرعی و قانونی و بێگومان بەڕێستان هەرگیز ناتانەوێت ئەوە بکەن و هیوادارین ئەو پەیوەندیە باشە و ئەو سومعە باشەی کە هەتانە لە هەرێمی کوردستان وەکو یەکێک لە سەرۆکوەزیرانە زۆر باشەکان لە پەیوەندیەکانتان لەگەڵ حکوومەت و خەڵکی هەرێم بەگشتی ئەمە هەر بەردەوام بێ بۆ ئەوەی کە سوودبەخش بێ بۆ هەموو عێراق و بۆ خۆشتان و بۆ هەرێمی کوردستانیش. و ئەو خەڵکە کە ئەم سزایە ئەدرێ ئێستا و نانی ئەبڕێ هیچ تاوانێکی نییە لەو گەندەڵیانە یاخود لەو تەقسیرە یاخود لەو خراپ حکومڕانیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و نابێ ئەو باجە ئەوان بیدەن. بۆیە ئێمە هاتوون بۆ لای بەڕێزت تاکید لەسەرەوە بکەینەوە کە ئەو سومعە و پێگە باشەی هەتە لە هەرێمی کوردستان لە دەستی نەدەی و بەهێزتری بکەی و خەڵکی کوردستان چاوەڕێی ئەویان لە تۆ هەیە کە برسیان نەکەی و مافەکانیان بپارێزی. و ئێمە بە هیچ شێوەیەک نە ئێستا و نە لە ئایندەش بۆ دیفاعکردن لە گەندەڵی و تەقسیری حکوومەتی هەرێم ناینە ئێرە، چونکە ئێمە خۆمان سەدان ڕەخنەی جەوهەریمان لە حکومڕانی و سیاسەتکردن لە هەرێمی کوردستان هەیە. هەر لەبەر ئەوەشە ئێمە چەندین وەزارەتمان پێدرا ئامادە نەبووین بەشداری لە حکوومەت بکەین، چونکە پێمان وایە حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک لەسەر ڕێڕەوی ڕاست نییە و لە داهاتە شەفافێتی نییە و ئەرکە یاسایەکانی خۆی وەکو پێویست جێبەجێ ناکا و دەیان کێشەی هەیە کە بۆتە هۆکاریەوەی کە ئێوەش ئێستا ئەم هەڵوێستە وەربگرن. بەڕێزیان ڕوونکردنەوەیکی درێژیاندا سەبارەت بەم بابەتەی کە بۆچی وای لێ هاتووە، حەزەکەم ناوەڕۆکەکەی بەم شێوەیە بخەمە خزمەت بەڕێستان. خاڵی یەکەم باسی ئەویان کرد کە ئێمە هیچ نیازێکمان نییە بۆ ئازاردانی خەڵکی هەرێم و لە ناخەوە وجدانمان نامرتاحە کە خەڵکی هەرێم موچەی نەبێ و خۆمانیش بە بەرپرسیارە زانین. بەڵام ئێمە لە وەکو هەرێم چۆن بەداخەوە سەرکردەکانی لە دەرەوەی یاسا لە سەرەوەی محکەمە لە سەرەوەی پەرلەمان هەموو جۆرە بڕیارێگەدەن، ئێمە لێرە حکومڕانی عێراق وانییە ومن ملزمم بقانون، ملزمم بقرار محكمة، ملزمم ببرلمان بوجه وسياسي كمني هنا وليه رداينا ومن حاكمي مطلق نيم.
لە ساڵی 2024ەوە ئێمە هۆشداری دەین بە حکوومەتی هەرێم کە ئێمە مەحدودیەکێکمان هەیە لەگەڵ ئێوە پێویستە ڕەچاوی ئەوە بکەن داهاتەکانتان بەباشی تەسلیمکەن ئەو مەرجانەی کە محکەمەی اتحادی بۆ ئێمەی داناوە بۆ ئێوەشی داناوە هەردوو لامان پێویستە ڕێزی لێ بگرین ئەبێ ئێوە ئیلتیزامی پێوە بکەن. سەرنجی جەوهەری هەبوو لەسەر ئەدای حکوومەتی هەرێم لەم بارە و مەرجەکانی خۆی ڕوون کردەوە کە ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێ ئەی خەمە خزمەت بەڕێستان. وتی ئێستا ئێوە لە بەرە جەژنان هاتوون بۆ لای من بەڵام من ناتوانم دڵنیایی بە ئێوە بدەم من پێش ژەژن نەتوانم هیچ بڕیارێک وەرگرم چونکە بەدەست من نییە تەنها ئەم بڕیارە. وتی وەزارەتی دارایی لە ماوەکانی پێشووشا هیچ بەرپرسیارەتێکی هەڵنەگرتووە دەربارەی سەرفکردنی ئەم پاران چکە بە نایاسایی زانیوە دیوانی ڕقابەی مالی بە نایاسایی زانیوە ئەمانەی ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیران بە نایاسایی زانیوە من تەحملی و پرسپرسیارەتیم کردو و هەر پارێک بۆ ئێوە هاتووە لە پێشەوە نووسراوە بیناء على توجیه السید رئیس الوزراء. من ئێستاش ئامادەم ئەوە بکەم بەس لە سنوور دەرچوو چونکە هەرێم هیچ التیزامێک ناکە. هەرێم ئەبێ داهاتی ناوخۆ تەسلیم بکە. جارێک هاتن 91 ملیاریان تەسلیم کرد دوایی کردیان بە 7 دوایی کردیان بە 6 آخر جار کردیان بە 48 ئەمە گاڵتەکردنە بە قانون و بە نیظام و بە حقایق ئەمە قابلی قبول نییە. دەرەنجام من بەرپرسیارەتیم لە داهاتی هەموو عێراق هەیە بێ بیپارێزم خۆ تەنها بۆ هەرێمی کوردستان کار ناکەم منیش زەختم لەسرە گوێم نەداوەتە ئەو زەختە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی شعبیەوە چونکە احترام لە قوتی خەڵکی هەرێم گرتووە و التیزامم جێبەجێ کردووە بەڵام پێش لەوەی ئێمەش بزانین وەزارەتی دارایی کتابی ناردۆ بۆ هەرێم کە ناتوانم تەمیلتان کەم وتی بە ئەمانەتەوە پێتان بڵێم وەزارەتی دارایی پێش لەوەی من بیبینمەوە کتابەی دەرکردووەکو مەسئولیەتی خۆی بیناءن لەسەر دیوانی چاودێری دارایی کەوتوێتی یاسایی نیە ئەم پارەیە سەرف بکرێ بەم شێوەیە چونکە تێگەیشتنێک هەیە بۆ قەراری محکەمەی اتحادی لە 2024ەوە ئێمە داوای ئەوە قسەی بەڕێز سوودانیە داوای ڕوونکردنەوەمان کردووە لە محکەمەی اتحادی کە ئەم قەرارەی ئێوە داوتانە سەبارەت بە موچەی خەڵکی هەرێم بڕگەیەکی تایە ئیشکال بۆ ئێمە دروستەکە نووسیوتانە ضمن الموازنة الإقليم موازنة إقليمش مرتبطة بإنفاق فعلي 12.67 أوانا أما بشي موچه هرم ناكا من شونم قراري إيوه تطبيق كم للايك وألين أبي موچه پيوندي نبي بكيشي سياسي للايك شو ألين أبي أم موچه لازمني حصي هرم بدري أما كيشي بو من دروس كردوه كداورون كردنوهم لمحكمة كردوه بو أوي كبتو أنا مدسكراو بمكيشك حلكم پیان وتوین قراری ئێمە ڕوونا پێویستی بە ڕوونکردنەوە نیە بەڵام لەولاوە من دیوانی ڕقابەی مالی و وەزارەتی دارایی و مطالعەی قانونی ئەمانەی عام مەجلیسی وزەرا شتێترم پێڵێ ئەڵێ یاسایی نیە ئەم پارە سەرف کرێ من ئەو پێشەوەیش تەحملی مەسئولیەتم کردووە لەمە دووە بە هەرێمم وتووە وەرن با ڕێبکەوین من ناتوانم لەمە دووە تەحملی ئەم مەسئولیەتە بکەم بە تەنیا پێویستە ئێوە لەگەڵم بێنە سەر خەت تەحملی ئەم مەسئولیەتە بکەن داواکارەکانی ئێمە لە ئێوە تعجیزی نین ئێمە ئەڵێن وارداتی نەوتیتان هەیە بە پێی قەراری محکەمە بە پێی قانون بە پێی بڕیاری محکەمەی اتحادی سەبارەت بە نەوت بە پێی تەحکیمی پاریس ئێوە بێ ئەم نەوتە تەسلیمی سۆمۆ بکەن ئەتانوت کولفەی ئینتاجتان بە $6 داناوە لە موازنە و ئەوە بەشی کۆمپانیەکانی ئێمە ناکە ئێمە ئەم قانونەمان بر لە پەرلەمان زخوتی دنیامان تحمل کرد لە مەجلیسی وزەرا و پەرلەمان تێپەڕێنین بیکەین بە نزیکەی $16 بۆ ئەوەی کۆمپانیەکانتان قسەیان نەمێنێ ئەم نەوتە تاڵان نەکەن و بە قاچاغ نەیفرۆشن لە حدودەکانەوە بیگەڕێنەوە بۆ خەزێنەی گشتی تەسلیم بە سۆمۆی بکەن وتان فلان کۆمپانیا ئەمریکی تایە وتمان حسەی ئەو کۆمپانیا ئەمریکیە ئەگەر لە ژێر زەختان نابێ بە لە سەتادە 30,000 بەرمیلە نابێ بە لە سەتادەی ئینتاجەکەش ئەوە هەر پیرۆستان بێ کێشەمان نییە ئەوی تری تەسلیم کەن بە پێی قەراری محکەمە بە پێی تەحکیمی پاریس بە پێی قانونی موازنە ئامادەنین بیکەن چونکە لەم تاڵان فرۆشتنیەی نەوتەوە کۆمەڵی خەڵکی زۆر و سەرکردەی زۆر دەوڵەمەنە بن لەسەر حسابی داماوکردنی خەڵکی ئێمە لەولاوە ئەڵێ من داوای 150 ملیار داهاتی ناوخۆت لێکەم تەقدیراتی ئێمە زۆر لەوە زیاترە 150مان بەرەی چترمان ناوێت تۆ جارێک نەوەتویەکە دێ یعنی بۆ 70 یعنی بۆ 60 یعنی بۆ 40 گاڵتەمان پێەکەی چیامە داهاتی ناوخۆت هی خۆت نییە ناکرێت داهاتەکانی خۆت بۆ خۆت بن و داوای موچە لە من بکەیت منیش لە ئەنجامە ملتزمم بە قانون خاڵێکی تر قەراری محکەمە تۆی ئیلزام کردووە بە تەوتین و ئەڵێ هەر وەزارەت و محافەزە و بەڕێوەبەرایەتێکیش لە هەرێمەوە ئەتوانێ ڕاستەوخۆ
لیستی موچەکەی بێنێ بۆ وەزارەتی دارایی لێرە تەوتین بکرێ و ئێمە ڕاستەوخۆ موچەکەی پێ بدەین باشە ئێوەڵێن ئەم مەسئلە فەسڵکەن لە یەکتری فەرموو هەرێم ئامادەیە تەوتینی موچە بکە هەتا ئێمە بتوانین ڕاستەوخۆ موچە بدەین بە مۆزەف زەرەرمەند دەبێ لەم کێشەیە هەرێم ئەوەش ناکە و قائمە و لیستی موچەکانیشیان غەڵەتە و ئێمە دڵنیاین کە بندیوار و کێشە و مەشاکلی زۆری تایە و ڕازیش نین چارەسەریکەن لەبەر ئەو خاڵی کە ئێمە دڵنیاین کە هەیە و راپۆرتی دقیقمان هەیە لەسەر ئەو بابەتە و راپۆرتی دیوانی چاودێری دارەمان هەیە لەسەر ئەو بابەتە ئەمەش کێشەیەکی تر کەواتە کێشەی خاڵی یەکەم وتی پێویستمان بە محکەمەیە داوامان کردو لە محکەمە تەوزیحێکی ترمان بدەنەوە ئەوەتە کێشەی حەقیقی دروست بوو خەڵک لە هەرێم موچەی نییە محکەمەش ئێستا 4-5 قازی لە حەجن لێرە نین ئەوانی تریشیان وەختی پشووە دوسێ ڕۆژی تر جەژنە ناتوانین دڵنیایی ئەوە بدەین کە ئەمانە کۆ بنەوە توان بڕیارێکی لەم شێوەیە دەربکەن بەڵام من ئەگەر غیتاەکم نەبێ لە بڕیاری محکەمە یا لە قانون من ناتوانم تەسەڕوفم پارانەوە بکەم پارەی کەسوکاری خۆم نییە پارەی دەوڵەتی عێراق بۆیە ئەوەی کێکە لە کێشەکان قەراری محکەمەیە کە قەراری محکەمە غیتاەکی قانونی دروستەکە بۆ جەنابی سەرۆک وەزیران لەولاشەوە داهاتی ناوخۆیەمە 150 ملیارمان بەنێ مانگانە بەسمانە نەوتەکەش چۆن ڕێکەوتون و چۆن بڕیاری نێودەوڵەتی هەیە لەسەری بیدەن بە سۆمە با سۆمە تەزدیریکە واز بێنن لەم قاچاقچێتی کە دەستیان پێی کردووە کە بێ ئابڕوویەکی زۆری بۆ عێراقیشی لە مەرزە سنووریەکان و لە ئەستی نێودەوڵەتیش دروست کردووە و عێراق سزای وەرگرتووە لە ئۆپێک لەسەرەوەی کەم قاچاقچیە بەم نەوتەوە ئەکرێ بۆیە ئێمە ئامادەین خزمەتی خەڵکی هەرێم بکەین ئامادەین ڕێز لەم داخوازیانەی ئێوەمانان بگرین کە داخوازی ڕەوان و تعبیر لە مشکلاتێکی حەقیقی خەڵکی هەرێمەکە و ئێمە هەستی پێەکەین و ئازاری پێ ئەچێژین ئێمە هەردوو لامان ملزەمین بەوەی ڕێز لە بڕیاری محکەمە بگرین نەک تەنها حکوومەتی ئیتحادی و ئێمە پێمان خۆش نییە وەزارەتی ئەم بابەتانەی وەزارەتی دارایی بە سیاسی بکرێن بەڵام بەداخەوە بۆتە قەزیەکی سیاسی ئێمە ئەبینین وەزارەتی دارایی هەرێم زانیاری زۆر بە ئێمە پێشکەشەکە زانیاریەکانیان ڕاست نین دقیق نین بەڵکو کاتێککە دێن فەنیەکانی وەزارەتی دارایی نان بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئێمە سیاسیەکانی مەکتەبی سەرۆکی حکوومەت دێن سیاسیەکانی مەکتەبی سەرۆکی حکوومەت دێن و ئەم داراییش کە ئەچێ زۆربەی ناچێتەوە وەزارەتی دارایی دووبارە چێتەوە ئەوە قسەی ئەوە طبعا ئەچێتەوە سەرۆکایەتی حکوومەت و لەوێەوە بڕیاری پێدرێکە چۆن سەرف بکرێت خاڵێکی تر باسی مەسلەی گومرگی کرد خاڵە سنووریەکانی گومرگەکان کە چۆن لەژێر کۆنتترۆلی حکوومەتی اتحادیانیە و بەو شێوەیە تەسەڕفی پێوەکرێەوە پێمان وتون 22 مەرزی نایاساییتان هەیە کە قاچاقچێتی لێوەکرێ دوانی لە هەولێرە و 20 لە سلێمانیە کۆنتترۆلی بکەن چونکە ئەمە قبول ناکرێت کە وڵات بەم شێوەیە نابرێ بڕێەوە تۆ 20 معبەر و 22 معبەری قاچاقچێتیت هەبێ لەولاوە وارداتی معبەرەکانی تر هەمووی لەوە ئەڕوا و دەرەنجام ناگەڕێتەوە باخەڵی حکوومەت دەچێتەوە باخەڵی کۆمەڵی خەڵکی گەندەڵ و تومانە مەسئولیەتی قانونیتان هەیە کۆنتترۆلی ئەم شتانە بکەن و سەرنجەکانی ئێمە بەجددی وەرگرن ئەمە تقریباً کۆی ئەو گفتوگۆوانە بووە بە کورتی ئەو ڕاوسەرنجانە بوو کە بەڕێز سەرۆک وەزیران سەبارەت بەم کێشەیە وتی و بەڵێنیدا هاوکار بێ بە هەموو توانای خۆی بۆ ئەوەی کە بتوانێت غیتاەکی قانونی لە محکەمە وەرگرێتی من خۆم داوام کردو لە محکەمە ڕێکمان بۆ بدۆزنەوە داڕشتێکمان بۆ بکەن ڕوونکردنەوەیەکمان بدەنێ با ئێمە بتوانین لە ڕووی قانونی و پشتی پێ ببەستین وتی من گوێ نادەمە مۆزایەدات و شعبەوێتی خەڵکو و بەعزی قسەی تریوە چکە بەرپرسیارەتی هەست پێەکەم و ئەمەوێ خزمەتی هەموو خەڵکی عێراق بکەم بەو شێوەیە و زۆریش متمانم بە ئێوە هەیە ڕێستانە گەرمەوە خەڵکێکی بەڕێز و پاکن بۆ دڵسۆزی هاتون بۆ قەزیەی خەڵک و هەمیشەش دەرگامان کراوەیە بۆ نوێنەرانی گەلی کوردستان بێن لێرە کێشەکانیان باسکەن و ئێمە ڕوونکردنەوەی پێویستیان پێ بدەین متمانەشتان بە ئێمە نییە وەزارەتی دارایی ئەوە میندارێتی ئەوە دیوانی چاودێری دارایی راپۆرتی پێداوین لەسەر ئەو ڕقەمانەی کە باسی کرد کە دیوانی چاودێری دارایی هی هەردوو تەرەف طبعاً چۆنە ڕاستیەکان ووتی دەسڵاتدارانی هەرێم نکولی لەم ڕاستیانە ناتوان کەنونیان کردووە بەڵام هیچ وەختێکیش ئیرادەیەکی حەقیقی پیشان نادەن بۆ چارەسەری ئەم بابەتە ئێمە لێرە ئەمانەوێت تاکی لەسەر ئەوە بکەین ئێمە نوێنەری خەڵکی هەرێمین ئێمە وتەبێژی نە بەڕێز سوودانین نەوتەبێژی حکوومەتی هەرێمین وەنە لە سەفی ئەمین دژ بە ئەو نە بەعکسەوە ئێمە لە سەفی خەڵکی برسی خۆمانی لە ڕیزی ئەوانین کە ئێستا موچەیان نییە و
400-500 هزار معاشی ئەگەر هەبێ بە گرێبەستێ بە تەعینێک 4-5 مناڵی هەیە و لەوانەیە کرێکیش بێ و مناوانەیە 500 هزاری بۆ نەخۆشێک پێویست بێ و ئەم حاڵەتە قەیراناویی کە لە هەرێمی کوردستانە هەیە پێویستی بە هەڵوێستەیەکی جددی هەیە. ئەو هەموو دەوڵەمەنەی کە لەسەر ماڵی گشتی لە کوردستانە بوونەتە عیملاقی مادی و بە ملیارات یاریەکەن هەمووی پارەی ئەو میلەتە داماوەیە کە من لێرە حەزەکەم ئەوە بڵێم جارێک بە برادرانی پارتیم وت لێرە لە فراکسیۆن وتم سەرکردەکانتان 10 ملیار دۆلاریان هەیە بۆ مانگی 12 بوو باسی معاشی مانگی 12 کە ئەمڕۆ بەڕێ سوودانی تەکیدی لەوە کرد ئێمە معاشی مانگی 12شمان ناردووە ئەوەی کە پێویستە بینێرین و بەڵام هەرێم خۆی تەقسیری لەوە هێنا. وتم بە ئەم معاشی مانگی 12 حسێب بکەن 500 میلیۆن دۆلارە هەر لە گیرفانی خۆتان بە قەرز بیدەنەوە بۆ حکوومەتە فەرموو سەرکردەکانی ئێوە ئەگەر ئەویان کرد تا ئێمەش 500 شەرتان بۆ بکەین لێرە لەگەڵ حکوومەتی عێراق. بەس معقول نییە سەرکردەکان خاوەنی 10 ملیار دۆلار بن بۆ هەموو جارێکی ژۆک و سوالکەر ئێمە بین بپاڕێنەوە. ئەگەر حکوومەتی هەرێم بیتوانێت حکومڕانێکی تەندروست بکە بۆ هەموو داهاتی ناوخۆ و نەوتی و نانەوتی و گومرگ و شتەوە کە هەیەی بە محتەرەمی توانی خەڵکەکەی خۆی بژێنێ ئەو کاتەی توانی نە ئێمە و نەخۆی و نە هیچ کەسێک عەزێت نەدا لەسەر ئەو ئەساسەی کە ئەوە بکە. من